مێسا یاخود پێشانگای شاری ستۆکۆڵمی لە زۆربەی وەرزەکانی ساڵدا لە شاری ستۆکۆڵم پێشانگای جۆراوجۆر سەبارەت بە پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک بەڕێوە دەچن. لە دەوروبەری وڵاتی سویدیش لە سکاندیناڤیەوەمەوە زۆربەی کۆمپانیا گەورەکان ڕوو لە پێشانگاکانی شاری ستۆکۆڵم دەکەن بۆ عەرزەکردنی ئەو کەرەسە و پێداویستیانەی کە هەیەە. با پێکەوە سەرێک لە پێشانگای ئەم جارە بدەین کە تایبەتە بە دیزاین و نور بزانین ئەم پێشانگایە چ شتێک لەناو ئەم پێشانگایەدا زیاتر سەرنجمان بۆ لای خۆی ڕادەکێشێت. Och jag är projektledare för mässan Stockholm Furniture Fair and Northern Light Fair. من ناوم سیسیلیا لێندبەریە و بەرپرسی پرۆژەی پێشانگای نێودەوڵەتی ستۆکۆڵمم لە بەشی مۆبل ڕووناکی و دیزایندا. هەروەک دەبینن هەموو بەشەکان ئێستا لە کاتی پیشاندانی بەرهەمەکانیان. ئەم پێشانگایە یەکەمین و گەورەترین پێشانگای سکاندیناڤیۆمەکە ساڵی جارێک لە مانگی دوودا بەڕێوە دەچێت. هەروەک دەبینن هەموو هۆڵەکانمان پڕن لە بەرهەمی ئەو کەسانەی کە مۆبل و ڕووناکی بۆ ماڵ و بۆ شوێنە گشتیەکان دروست دەکەن. هەموو کۆمپانیانەی کە بەرهەمەکانیان تایبەتە بە مۆبل و ڕووناکیەوە لێرەدا بەشدارن. ئەم ساڵ نزیکەی 730 کۆمپانیا بەشدارە کە 80% لە سکاندیناڤیۆمەوە بەشدارن. ساڵانە 400,000 کەس سەردانی ئەم پێشانگایە دەکەن. 25% ئەندامی سەندیکای وڵاتانی دیکەن. Alltså Sector Design kommer från Finland, vi är en finsk firma och vi koncentrerar oss. ئێمە لە کۆمپانیای سیکتۆ دیزاینی فینلاندیەوە هاتوین بەشداریمان لەو پێشانگایەدا کردووەکە کار لەسەر ڕووناکی و لامپ دەکەین کە لە دار دروست دەکرێن. دیارە پێشتر کاری دروستکردنی مۆبلمان دەکرد، بەڵام پاشان پێمان باش بوو کە کاری ڕووناکی بکەین. ئەم مۆدێلی لامپەی کە دەیبینن زۆرتر لە ئەوانی دیکە بڵاو بۆتەوە فرۆشراوە. دیارە مۆدێلە ئەسڵیەکەیەتی. ڕووناکی لامپەکان وا دروستکراوەکە چاو ئازار نادات و هیچ زیانێکی بۆ چاو نییە. پاشەوەی سیرمان کرد کە ئەم فۆرمە ئامادەیە و تەواو بووە، دەستمان کرد بە دروستکردنی مۆدلێکی دیکە، بەڵام بە دیساینێکی خڕ. دیارە ڕووناکیەکە لە ناو دیساینەکەدایە و دیار نییە، وادا بەشکراوەکە ئازاری نەبێ بۆ چاوی مرۆڤ. ئەمانە تەنیا لامپی نۆرماڵ نین، بەڵکو و فۆرمی تایبەتیان هەیە. ئەوانەش مۆدلێکی نوێترن کە دیساینێکی جوانتریان هەیە، بەڵام هەر بە هەمان بیرۆکە دروست کراون. ئەوانەی کە پێشتر باسمان کردن ڕووناکیەکەیان زۆر بڵاو نابێتەوە، بەڵام ئەوانەی ئێستا دەیان بینی ڕووناکیەکەیان بەهێزتر و گشتگیرترە، بەڵام مۆدێلەکەیان ئیساڵی ڕابردووە. ئەمانە تازەترین مۆدێلن کە ئەم ساڵ دروستکراون و هاتوونەتە بازار. وەک فەنەروان بەخڕی دێنە خوارێ، دەتوانی بە شێوەی جیاواز بەکاری بهێنی بۆ وێنە کۆیکەیتەوە بۆ لای سەرێ کە تەنیا وەک دایرەیەک دیار بن، یان بەری دەیەوە کە وەک فەنەر شۆڕ بێتەوە، بەڵام کەمێک کاتی پێدەچێت تا شکڵ دەگرێت. ئەم لامپە فۆرمەکەی وایە کە لەوە زیاتر درێژ نابێ و لەو حاڵەتەدا ڕادەوەستێت. دیارە پێویستە ئاماژە بەوە بدەم کە هەمویان لە سپیندار دروست کراوە.
لەو مۆبڵانەی کە لێرن لەم بەشەی پێشانگاکەدان لە دانمارکەوە هاتوون ئەو شرکەتێک کە لێرە بەشدارە شرکەتێکی دانمارکیە کەمێک جیاوازی لە ناو مۆبڵەکانیاندا هەیە ئەم جۆرەیان کە هەیە تازە دروستیان کردووە مۆدێلی ئەم ساڵە ئی 2013 هەم جنسەکەی فەرقی هەیە لەگەڵ مۆبڵی دیکە و هەم ئەوەیە کەمێک دەتوانێت دەنگ بگرێ ئەگەر دەوروبەریشت قەرە باڵغ بێ تۆ ئەتوانی ئەگەر لەو مۆبڵی استفادە بکەی لەم کورسیە دەتوانی دەنگ کەمتر عەزیەتت بکات. مۆدلەکانی دیکەشیان هەن ئەلبەتاوانەی ساڵەکانی پێشوویانن لێرە مۆدلێکی دیکەیان هەیە ئەمەیان ئاوای کە خاوەنی ئەم کۆمپانیایە باسی کرد ئەم مۆبڵەیان جیاوازە لەبەرەوەی کەمتر ئەتوانێت دەنگی بۆ بێ ئەگەر ئاوا لەسەری دادەنیشی بۆ خۆت هەستی پێ دەکەی کە بەڕاستی دەنگی دەوروبەر کەمتر کار لە مێشکت دەکا و ئەگەر متالعە بکەی کتێب بخوێنیتەوە یا گوێ بۆ موزیکێکی دیکە بگری دەتوانی زۆر بە ئاسانی گوێ بۆ بگری لەبەرەوەی دەنگی دەوروبەر ئەوەندە عەزیەتت ناکات. Företaget Mobel och vi kallar Mobel Original Design. هەموو مۆبڵانەی کە ئێوە لێرە دەیبینن لەلایەن پرۆفسۆر یۆگۆ ڤیسالۆ کە لە زانکۆی هیلسنگفۆرش دەرس دەڵێتەوە دروستکراون. ئەو شێوەکارێکی تایبەتی هەیە. ئەو کورسیەی کە دەیبینن ئەوە 2 ساڵە بەشداری لە پێشانگای ستۆکۆڵمی نێودەوڵەتی دەکات. شوێنی زۆر کەم دەگرێت و دانیشتنیشی هەروەک دەبینن زۆر ئاسان و ڕاحەتە. ئەو کورسیانە زۆرتر بۆ هۆڵ و ساڵۆنی کۆنفرانس کەڵکیان لێوەردەگیرێت جێگاگەلێک کە خەڵک زۆر بەشدار دەبێت. هەموو کورسیانەی کە لە لای سەرەوەش دەیان بینن بۆ ساڵۆن و هۆڵن بەڵام کورسی تایبەتن ئەو کەسێک کە لەسەریاندا دەنیشێت هەست بە ماندوویەتی و بێزاری ناکات. سیستمێکی سەرنجڕاکێش لە نێو ئەم پێشانگایەدا هەبوو ئەویش ڤیدیۆ سیستمێکە کە پێی دەڵێن ڤیدیۆ کۆنفرانس دەتوانی ئەو سیستمە بەکاربێنی زۆر بە شێوەیەکی ئاسان بە تایبەت بۆ ئێمە کە لە تەلەڤیزۆن کار دەکەین دەتوانی ئەو سیستمە لە کوردستان دابنێ یاخود لێرە دایبنێ و لە کوردستان ئیسفادەی لێ بکەیت. سیستمەکە وەسڵە بە چەند قەتعی هەیە کە هەمویان وەسڵن بە ئینتەرنێتەوە ینی ئەم سیستمە بەبێ ئینتەرنێت ناتوانی کاری پێ بکەی تەلەفۆنە کامێرا و مۆنیتۆرێکە بۆ ئێمە بۆ وڵاتی خۆمان دەتوانن ناتوانانی لە ڕێگای سکایپ یاخۆد ئەو شتانەی کە زۆرتر خەڵکی ئێمە بەکاریان دێنێ بۆ خزم و کەسەکانیان کە لە دەرەوەی وڵات دەژین لەوانە ناتوان ئیسفادە بکەن هەندێک ئەمیش سیستمی تایبەتی خۆی هەیە هەروەک دەبینن باگراوندێکی زۆر جوانی هەیە و شوێنێکی زۆر کەمیش دەگرێت زۆر کەس دەتوانێت لەو سیستمە لە ماڵەوەش ئیسفادە بکات.
هەروەک دەبینین پێشانگاکە پڕە لە کەرەستەی ئەو کۆمپانیانەی کە لە سکاندیناڤین کەرەستەی باش بە کوالیتەی باش و دیزایانی جوانیان هەیە. ئەم وڵاتانە وا بیر دەکەنەوە یا کۆمپانیەکان وا بیر دەکەنەوە کە دەبێت تەواوی ئەو کەرەستانەی کە دروستی دەکەن و بەرهەمی دێن و دەهێننە بازارەوە کەرەستە گەلێک بن کە زیان و ئازار بە مرۆڤ نەگەێنن و هەمویان ئەو کەرەستانە بن کە ئاسوودەیی بە مرۆڤ ببەخشن و بتوانێت تاوەکو مرۆڤ بتوانێت بە شێوەیەکی زۆر ئاسان درێژە بە ژیانی خۆی بدات.